ئێرە پەرلەمانی نەرویجە و یزیدیەکان بۆ ناساندنی کەیسەکەیان بۆ بە جینۆساید دەچنە پەرلەمانی ئەو وڵاتە. یزیدیەکان لە پەرلەمانی نەرویجەوە باسییان لەو کۆمەڵکوژیە کرد کە لەلایەن داعشەوە کراوەتە سەریان و داواشیان کرد کەیسەکەیان بە جینۆساید بناسرێت و دۆخی شنگالیش ئاسایی بکرێتەوە. ئەڤڕۆ سەر داخوازە پەرلەمانی نەرویج لێرە حاضر بوون و مەزلومیەتە خەڵکی خۆ مەزلومیەتە خەڵکی شنگال بۆ پەرلەمانی نەرویج دیار بکەن وەکو ینی هیڤیەمە ئەوە پەرلەمانی نەرویجی مینە پەرلەمانی یەدوان دەوڵەتی دیە جیهانی اعتراف بجینۆساید ئێزدیا بکە و داوا کرد القەلەم بدن دۆزی ئێزیدیا بجینۆساید و هاریکاریە ئێزیدیا بێتە کرد و شنگال بێتە ئاوادان کرد و شنگال قورتال بێژێ ململانە ئاسیاسی و ئاوارە بەگرن و داوا ئاوارە بکن ئەمن بینن دەورێ نەرویج وەکو دەوڵەتەکە القلم تێتە داین ئەنه ئینسانیەتێ و هاریکاریە مرۆڤاتیە و چقلێوی دەولی و دەوڵەتەکە زەنگینە. جگە لە یزیدیەکان چەندین کەسایەتی و پەرلەمانتاری نەرویجیش ئامادەی کۆبوونەوەکە بوون. پارتی سوسیال دموکراتی نەرویجیش دەست پێشخەریەکەی بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی یزیدیەکان خستۆتە ڕوو، داواش دەکرێت پارتەکانی دیکەی ئەو وڵاتە پشتگیری بکەن. هیوادارم حزبەکانی دیکە لە پەرلەمانی نەرویج پشتیوانی لەم دەست پێشخەری حزبی سۆسیالیست بەوت بە جینۆساید ناساندنی ئەم تاوانە بکەن. هەروەک چۆن چەندین حزب و ڕێکخرا و جیاواز لە ئەوروپا دانیان بەوە داناوە ئەمە جینۆسایدە. ئەمڕۆ پشتیوانێکی بەهێزمان لەلایەن ڕێکخراوی لێبوردنی و دەوڵەتی و چەند ڕێکخراوێکی دیکەی سەبارەت بەوەی کە کاتی ئەوەیە حکوومەتی نەرویج ئەمە بە جینۆساید بناسێنێت بینی. کۆبوونەوەکە لەلایەن لقی شەشی پارتی دیموکراتی کوردستان لە ئوروپا ڕێکخرا بوو. بەرپرسی لقەکەش دەڵێ ئامان گیانە پەرلەمانی نەرویجیش هاوشێوەی وڵاتانی دیکەی ئوروپا کۆمەڵکوژی یزیدیەکان بە جینۆساید بناسێنێت. داوامان لێکردن کارەساتی ئەنفال بە گشتی و کیمیاباران و ئەنفالی ئێزدیان و ئەوانە هەمووی بە جینۆساید بناسرێتن، ئەو کارەساتی ئێزدیانش بە جینۆساید بناسرێتن. قسەمان لەگەڵکردن ئەوە بوو لەسەر داواکاریەکەی ئێمە ئەمڕۆ لە پەرلەمانی نەرویج ئەم کۆبوونەوەی سازدرا. بەڕاستی ئەمە بە ناوی جەنابی سەرۆک سوپاسمان کردن. لە ماوەی ڕابردوودا لە ناو پەرلەمانی ئەڵمانیا کارەساتی یزیدیەکان بە جینۆساید ناسێنرا. لە نێو پەرلەمانی نۆروێژیشدا ئەم دۆسیەیە هاتۆتە بەرباس و هەموو هەوڵەکان بۆ ئەوەن کە کارەساتی یزیدیەکان لە ناو پەرلەمانی نۆروێژیشدا بە جینۆساید بناسرێت. ئاوارە هەورامی کوردستان 24 ئۆسلۆ، نۆروێژ.